هەڵمەت حەمزەک و برێڤەبەرێ گۆشتگەها هەولێرەیە کاک هەڵمەت و بخێراتی سپاس بۆ ئامادەبوونەوە ئەگەر لە گۆری وان ئاماران بیتن هەڤبەریە کا 2024 لەگەڵ 2023 بکەین بگشتی لە هەرێما کوردستانی خواست لەسەر گوشتێ سوور کێم بووە کێمتر ئاژەڵ هاتنە سەرژێکردن لە گوشتارگەهان لە ئەو کێمبوون ژی بەراورد لەگەل پارێزگەهێن دن کێمترین لە هەولێرە هاتیە تومارکە یعنی کێمبوونە لە هەولێرە ڕۆدایە مەزنتر بووە هوکار بوو چوو ڤەتگاریتن زۆر سپاس سپاس بۆم دەرفەتە ڕاستی پێویستی بە ڕوونکردنەوەیە دەستان خۆش بێ طبعاً ڕێژەی سەربڕین کەم بۆتەوە نەک ڕێژەی خواست لەسەر خواردنی گۆشت دووشتی جیاوازە طبعاً گۆشتی سوور هەموو کاتێک خەڵک ئەگەر ئیمکانیەتی باشبی ینی یەکە لە کاڵایە سەرچەکانی سەرسفرەی هەموو ماڵ و خواردنگەیە بۆیە دەبێت لێکی جیا بکەینەوە کە خواست لەسەر خواردنی کەم نەبووتەوە بەڵام خواست لەسەر سەربڕین و کڕینی کەم بووتەوە سەربڕینە هەمووم بۆ ئەوێ نیە ئەوێ کو دخوازیتون و بخوتن ئەو هەڵاو گوشت نییە ماچڕێکێت دیهەنە نەخێر ئێستا لە بۆ جەنابتی بازەکەن طبعاً خواست لەسەر خواردنی کەم نەبووتەوە بەڵام بارودۆخی دارایی هاوڵاتیان ناجێگیری لە بارودۆخی دارایی هاوڵاتیان لە ڕابردوودا هۆکارێکی هەرە سەرەکی بۆ لەوەی کڕینی گۆشت کەم ببتەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم بەڕاستی گرانی نرخەکان لە ڕابردوو دابەزینیشی لە ئێستادا کە ئەوش ئێستا باسی دەکەین ئەگەر دەرفەتە بێ ئەوە هۆکار بوو بۆی خەڵک کەمتر ڕوو لە گۆشتی فرێش بک پشت بە گۆشتی بەستوو یان گۆشتی تر ببەستێ وەکو گۆشتی مریشک لەبەر مریشک تا ڕادەیەکی زۆر باش نرخەکەی جێگیرە لە نێوان 3 بۆ 4,000 دینار بۆ چیلۆیەک مریشک بۆیە خەڵک لە کاتی نەبوونی بڕی پارەی پێویست بۆ کڕینی گۆشتی فرێشی تازە پشت دەبەستێت بە کڕینی گۆشتی بەستوو یان مریشک یان هەر جۆرێکی تر بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی باشە ئەسنە گەشتمەوێ بەرسڤێ بگشتیژی لێ کێمبوونەک هەیە لە سەرژێکردنەوە ئاژەڵە ئەوە بوو هەر بووان هوکاران بەدگەێت کوتا بە حەزکردینە خۆی ئەوانە هەیە ئەوە هۆکارە سەرچەکانن هۆکاری تریش هەیە ڕەنگە پەیوەندی بەنەمانی سامانی ئاژەڵبی لە وڵاتەوە یعنی لە ساڵانی ڕابردوو بەهۆی چەند ساڵە دووبارە بوونەوەی وشکە ساڵی و فرۆشتنی ئاژەڵ زۆر بە خێرایی لە ترسی ئەوەی وەک ئەوەی کە ئێستا ڕوودەداتن ساڵانە تەمانە بالمناسبە لە ئەو دابەزینە بەرچاوی کە ئێستا دابەزیوە من ئینشاءڵڵا تەسەوڕەکەم وا دەرنەچێ بەڵام لە ساڵانی ڕابردووش بەپێی تەجروبەی خۆمان و چەند ساڵی ڕابردوو 2 بۆ 3 مانگی سەرەتای بەهار لە ترسی وشکە ساڵی برا ئاژەڵدارەکان بە خێرایی ئاژەڵەکانیان دەفرۆشن لە ترسی وشکە ساڵی نەبوونی ئاو کە دواتر پێویستە بۆ دابینکردنی ئالیک و چاندنی وێنجە و گەنم و جۆ بۆیە ئەو دابەزینەی کە بەهۆی وشکە ساڵیەوە ڕوودەداتن دابەزینێکی کاتیە بەڵام ئەو گرانبوونە نرخەی کە زەق دیار دەمێنێتن بەهۆی ئەوەیە کە لە ساڵانی ڕابردوو بەڕاستی وردە وردە بەهۆی وشکە ساڵی سامانی ئاژەڵی وڵات نەما ئەو نەمانە یان کەمبوونە ساڵ بۆ ساڵ گەورەتر دەبێتن طبعاً ساڵ بۆ ساڵ گەورەتر دەبێت بەڵام هاوردەکردنیش ساڵ بۆ ساڵ ئاسانکاری زیاتری بۆ دەکرێت طبعاً ئەو دابەزینەی کە ئێستا هەیە کاکاوان طبعاً ئەو دابەزینە خەڵک هەمووی پێی وایە وشکە ساڵیە نەخێر وشکە ساڵی بەشێکی زۆر گچکەیە لە هێشتا دەرفەت ماوە بە پێی پێشبینەکان خو لەوانەیە بارانی دیکەش ببارێت بەڵێ بەڵام خەڵک باسی ئەوەی ناکە یان بیری چۆتەوە لە سەرەتای مانجی 3 پارساڵ سەرۆکی حکوومەت بڕیارێکیدا بە دابەزاندنی گومرجی هاوردەکردنی ئاژەڵی لە 100 بۆ 150 ئەو کاتەر لە لای ئێوە چەند دەستگایەکی ڕاگەاندن باسم کرد کاریگەری ئەو بڕیارە ڕاستەخۆ دەرناکەوێ لەبەرەوەی پرۆسی هاوردەکردنی ئاژەڵ لە وڵاتانی دەرەوە تا دەگاتە لای ئێمە پرۆسەیەکی درێژخایەنە لە 3 بۆ 6 مانگ دەخانێ ئەگەر دقت بدەیت دەرکەوتووە لەو کاریگەری 100% دەرکەوتووە 100% یعنی دەتوانم بڵێم نرخی گۆشت 123 بۆ 24 بەراورد بە پارساڵ ئەم کاتانە دابەزیوە لە مانگی سێوە کە خەڵک دەستی بە هاوردەکردن کرد طبعاً دوای ئەو بڕیاری سەرۆکی حکوومەت ڕێژەیەکی یەکجار زۆر بە تایبەت ڕەشەوڵاک داخلی هەرێمی کوردستان کرا کە بووە وردە وردە دابەزاندنی نرخەکەی کە فعلەن ئەو برادرانەی
تازەش لە راپۆرتەکان بینیم گۆشت لە 22,000 دینارەوە ئێستا گۆشت نرخی فەرمی کە لەلایەن ئێمە و بە هاوکاری لەگەڵ چاودێری بازرگانی دادنرێت بۆ 16,500 دینار لە هەولێرێک نەرمەی گۆلک دابەزیوە، یعنی ئەوە ڕێژەکی یەکجار زۆرە، نزیکی 4 بۆ 4,500 دینار چیلوێک دابەزیوە، یعنی بەراورد لەگەڵ پار ئەم کاتانش نزیکی 10,000 کەم بووتەوە. نەخێر بەراورد بە پار ئەو کاتانە 4,500 دینار لە 1 کیلۆ تێپەڕی بوو لە زۆر. بەڵێ ئەوانە هەموو بە مستەمسەک و بە تەوقیعی ڕسمی پێمەکە بۆ لایەنی پەیوەندیدار ناردووە ئیش لەسەر ئەو نرخانە بکەن، چونکە نرخەکان وەکو باسم کرد ئێمە و چاودێری بازرگانی دایدن. زۆر باشە بەبیمەوە سەر ئاژەڵەکان و ئەو کارتەکە وتە ساڵ بۆ ساڵ گەورەتر دیار دەبێت کە ئاژەڵی کەمتر بەخێ و دەکرێت بەو شێوەیە کە ئێستا زیاتر احتیمال لەسەر هاوردەکردن دەکرێتن بە شێوەیە کە ئەو ئاسانکاریان کراون وای کردووە کە کێشەی کەمی ئاژەڵ بە پێی خواستەکە لەسرە لە بازارەکاندا دروست نەبێتن. خۆی جێگەی خۆشحاڵی کە سەرۆکایەتی حکوومەت هێرێمی کوردستان لە مێژە درجی بۆ مەسەلەیە کردو بۆیە دەرگای کردوەوە بۆ برا بازرگانەکان و بەدابەزاندنی 150 گومرجی دوو زۆر ئاژەڵ هاوردە بکە، ئەو ئاژەڵانی کە بۆ پەروەردەکردن هاوردە دەکرێن، ئەو ئاژەڵانی کە گۆشتن ڕاستە و خۆ سەردەبڕێن. ئێستا برا بازرگانەکانمان لە ڕێی دەواازەکانی ئیبراهیم خەلیل و حاجی ئۆمەران بە بەردەوامی ئاژەڵی بۆ بەخێوکردن داخل دەکەن، ئاژەڵی گۆشتیش داخل دەکەن، واتە ئەو ئاژەڵە گۆشتێک کە داخل دەکرێت تەمانەوە یەک لە سیاسەتە دروستڕەوەکانی حکوومەتی هەرێمە کە هەردوو زۆر ئیزنی پێدەداتن داخل بکرێ، لەلایەک بۆ پڕکردنەوەی پێداویستی گۆشتی خواردن، لەلایەکیش بۆ پەروەردەکردن و بۆ وەچە لێوەرگرتنی بەڕاستی لەلایەک چەند پرۆژەیەکی دیکەی کردەوە. بۆیە تەسەوڕ ناکەم کاریگەری چەندین ساڵە طبعاً ئەو وشکە ساڵیە بەردەوامە بە شێوەیەکی زەق کە تەسیری لە زۆر سێکتەر کردی و سەروەی حیوانیش بەو شکلی، بەڵام لە ڕێی هاوردەکردنەوە لە ڕێی ئاسانکاریکردنەوە بۆ برا بازرگانەکان ئەو کەلێنە پڕ کراوەتەوە بڵێن دابەزینی نرخ کاتیە دڵنیاتان دەکەمەوە کاتیە بەهۆی وشکە ساڵیەوەیە و ئیلا دابەزینەکە بەردەوامی دەبێ، بەڵام ئەو دابەزینی کە ئێستا باسی لێوە دەکرێتن کاتیە تەنها بەهۆی وشکە ساڵیەوە کە ئاژەڵ باشە کەواتە چاڕوان دەکرێت کەی نرخەکان بەرزتر تا چەند دەڕۆنەگەر تەسەوڕ ناکەم کاکاوە نرخەکان بەرز ببنەوە هەر چون کاتێ دەڵێ ناڵی نرخەکان کاتی ئەم نرخەنێکی ئەو نرخانێکی ئێستا بەرزبوونەوە هەیە نە بەرزبوونەوە نابیتن ئەوە ڕێژەی تەمان ئەو ئاژەڵی کە ئێستا دێتە مەیدانی ئاژەڵ فرۆشان زۆربەی ئاژەڵی خۆماڵی و ئاژەڵدارەکانی خۆمان دەهێنە مەیدان وایە ئێستا کە دەیفرۆشن بە خێرایی دەیفرۆشن، بەڵام دوایە ڕێگری هەیە لە بەرزبوونەوە لە بەرچی لە بەرەوەی هاوردەکردن بەردەوامە، هاوردەکردنی بۆ بەخێوکردن هاوردەکردنیش بۆ سەربڕین، واتە ئەو نسبەیەکی ئێستا بە ڕێژەکی بەرچاو دابەزیوە تەسەوڕ دەکەم تۆزێک بەرز ببێتەوە، بەڵام نابێتەوە ئەوەی پێش ساڵی 2023 لە بەرەوەی کاریگەڕی بڕیارەکەی زۆر زەق دەرکەوت. پێشووتریش باسم کرد بەڕاستی ئەو بڕیارە درێژەی هەیە تا ئێستا بە خۆشحالیەوە، تا ئەو بڕیارە بەردەوامی هەبێتن بە دابەزانی 150 لە گومرگەکانی هاوردەکردنی ئاژەڵ تەسەوڕ بکە ڕۆژ بە ڕۆژ ئەو ڕێژەی زیاتر داخل بکرێتن. وشکە ساڵی ڕێژەیەکی وامان نییە لە سەروەی حیوانی بتوانین بەردەوام کاریگەری لەسەر دابەزاندنی نرخەکانەبی، واتە بەردەوام سامانی ئاژەڵت بۆ زیاد بکەن لە مەملەکەت بتوانی سەیتەرە لەسەر نرخەکان بکەی و بگرە دایان بگرێت. زۆر زەڵاڵە سپاسکە کەڵمات لە شتێکی دیکە ئەوانەی کە ئاژەڵ دەکڕن یان هاوردە دەکەن بوو بەخێوکردن، ئەمانەی کە لەم کاتەدا بفروشن لەوانەیە بەشکی زۆری ئەوانە بێتن، نەکەوەی کە ڕاستە خۆ دەینی بوو گوشتە یەکسەر بوو بازارە بوو سەرژێکردنە. ئەمەی دیکە کە بەخێو دەکەتن ئەم بەخێوکردنە لە هەرێمی کوردستان ئەگەر وەربگریان لە سوڕی پارێزگای وە زیاتر ئاگاداری هەولێر وەک بەڕێوبەرایەتی گشتارگای هەولێر چەند گەورە بووە؟ خۆی ئەو زۆرە لە کارکردن و بازرگانی یەکجار زۆر بۆ کاکاوان طبعاً ئەو خەڵکی کە لە دەرەوە هاوردەی دەکات پژ نابەستێ بە باران بێگومان پژ نابەستێ بە وشکە ساڵی هەمووی بە شێوەیەکی ڕێکپێک مۆڵەتی فەرمی لە حکوومەت وەردەگرێت لە وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان وەردەگرێت
شوێنی تایبەت بەخۆی هەیە بیری ئاوی هەیە پشت دەبەستێت بە علەفی خۆماڵەیان هاور دەکرا و یان خۆی بەرهەمی دێنێ بزەبت پشت دەبەستی بەوەی بۆیە ئەوانە سەیتەرە لەسەر نرخ دەکەن نەک کەمیەکی کاتی چەند برا ئاژەڵدارێک لە دەوروبەری هەولێر یان لە دەوروبەری سلێمانی یان هەر پارێزگایەک کەمیەکی مەحدود هەیە بە خێرایی لە مەیدانی ئاژەڵ فرۆشانی دەکەن گوایە باران نییە و علەف نییە خێرا دەیفرۆشنەوە چەند ڕۆژێک تەسیر لە مەیدان دەکەن دڵنیابن ئەو دابەزینە پەیوەندی بە هاوردەکردنی زیاترەوە هەیە لە دەرەوە ئەوەندە پەیوەندی نییە بە مەسەلەی وشکە ساڵی بهێویا کوبارانی باش ببارن وەرزێ بارانبارینیژی هیچتو وایەک و بکاربن لە زیژنەکەن دەفروتنا وان ئاژەڵانداژی گەلک سپاس کاکە هەڵمەت هەمزدە ڕێبەرێک کوشتاگەها هەولێر سپاس مامادەبوونەوە ماندوو نەبن